حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بەڕێوەبەرایەتی چالاکی قوتابخانەکان کەرنەڤاڵی ڕۆژی چەسپاندنی مافەکانی منداڵان پیرۆز ڕادەگرێت. وەک هەمیشە بە خولەکێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان لەگەڵ سرودی ئەیڕەقیب دەست پێ دەکەین. بفەرمون. بەڕێز مامەستا لوقمان سعید بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و نوێنەری بەڕێز جەنابی وەزیری پەروەردە و بەڕێز پارێزگاری هەولێر، بەڕێز هەواڵ کاگڕێکان سەلام خۆشنا و بەرپرسی لێژنەی ناوچەی ئاراز مامۆستایان، بەڕێز مامۆستا دلێر بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر، بەڕێز مامۆستا سەلاح سەرپەرشتیاری یەکەم لە بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر، بەڕێز مامۆستا حەمدیە بەڕێوەبەری پەیوەندیەکان لە دیوانی وەزارەتی پەروەردە، بەڕێز مامۆستا شەهلە بەڕێوەبەری باخچەی منداڵان لە دیوانی وەزارەتی پەروەردە، بەڕێز مامۆستا کاوە بەرپرسی چالاک قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر، سەرپەرشتیارە بەڕێزەکان، بەڕێز کاگ عەلی گەردی نوێنەری ڕێکخراوە جەماوەری پیشەیەکانی پارتی دیموکراتی کوردستان، سەرپەرشتیارە بەڕێزەکان، بەڕێوەبەر و مامۆستایانی قەدرگران لە قوتابخانە حکومی و ناحکومیەکان، ئامادەبانی خۆشەویست، منداڵە چاوگەشەکان، هەروەها قوتابخانەی شنگال، قوتابخانەی خەبات، هەموو لایەکتان بەخێربێن بەسەرسەر و بەسەرچاوان. ئەمڕۆ وەکو نەریتێکی ساڵانە وەزارەتی پەروەردە ڕۆژی چەسپاندنی مافەکانی منداڵان بە بەرزی ڕادەگرێت. بۆ ئەم ساڵ 2 ڕۆژمان تەرخان کردووە. ڕۆژی یەکەم کە ئەمڕۆیە بەڕێوەبەراتی چالاک قوتابخانەکان کەرنەڤاڵێکی هونەری ئامادە کردووە. هەروەها بۆ بەیانی دووەم ڕۆژی کەرنەڤاڵەکە بەشی چالاک قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر بە کۆمەڵک بەرهەمی ناوازە کە چەندین باخچەی منداڵانی سنووری پەروەردەی ناوەندی هەولێر بەشداری دەکەن. ئومێد دەخوازین بۆ ئەم ساڵ زیاد لە ساڵانی ڕابردوو هەوڵی ئەوەمان داوی وەکو ستافی بەڕێوەبەراتی چالاک قوتابخانەکان و بەشی چالاک قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر شتی بە پێستر و ناوازەسر کە سەرجەمیان لە ڕووی پەروەردەیەوە خزمەت بە گەشەی منداڵ هەروەها بە توانای معرفی و زانستی منداڵان دەکاتن. ئامادەبوانی خۆشەویست بەڕێزان، پێم خۆشە هەلێرەوە سوپاسی یەکەیەکەی ستافی مامۆستایانی بەڕێوەبەراتی چالاک قوتابخانەکان، فەرمانبەران، سەرپەرشتیاران بکەم کە زۆر ماندوونە ناسانە خۆبەخشانە هەوڵیان داوە کە هەمیشە ئەمە ئەو ڕێبازەمان هەڵبژاردووە، یعنی قەیرانی دارایی هیچ کاریگەری لەسەر چالاکیەکانمان ناکە. شادی بۆ ئەوەش کە پار ساڵ وەکو بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر پڕ چالاکترین با بڵێن بەش بوونە بەشەکانی چالاک قوتابخانەکان و بەڕێوەبەراتی چالاک قوتابخانەکان کە خەڵاتی ڕێزلێنانمان وەرگرت لەسەر ئاستی پارێزگای هەولێر زۆرترین چالاکی ئەو بەڕێوەبەراتی و بەشانە لەسەر ئاستی پارێزگای هەولێر ئەنجامیان دابوو. دووبارە سوپاسی یەکەیەکەتان دەکەم، بەخێربێن سەرسەر و سەرچاوان. ئێستا فیچەرێک دەربارەی چەسپاندنی مافەکانی منداڵان لە ئامادەکردن و خوێندنەوەی ژیار ئیسماعیل، وەرگێڕانی بۆ زمانی ئینگلیزی مامۆستا دەشتی عەبدوڕەحمان، مۆنتاژ و گرافیک مامۆستا یوسف مەرجان ئامادەیە با هەموومان بینەری بین. ساڵانە منداڵێکی زۆری خوای 18 ساڵ لە سەرتاسەری جیهان کاریان پێدەکرێت و بێبەش دەکرێن لە خوێندن و لەو مافانەی کە پێویستە بەبێ جیاوازی هەموو منداڵانی جیهان هەیە بێت. لە کوردستان ئەو دیاردەیە بە شێوازێکی کەمتر هەستی پێدەکرێت، بەڵام ناکرێت نکۆڵی لەبوونی بکەین. عەبدوڕەحمان پۆلیسەی سەرەتاییە. 2 ساڵە بەهۆی فشاری باوکی لە قوتابخانە تاخیر کراوە. باوکی پیاوێکی زۆردارە و لە قوتابخانە دەری هێناوە. چیرۆکەکەمان چیرۆکێکی ئێجگار کاریگەرە. عەبدوڕەحمان کوڕێکی عاقڵ و ژیرە. هەمیشە بەگوێی دایک و باوکی دەکات و کار دەکات، بەڵام پێویستە نازی عەبدوڕەحمان هەڵبژیرێت و هەم بخوێنێت و هەمیش وەکو مناڵی خۆی بژێت.
لەوە زواتیەوە کابزان چەندیش کردیە 10,000 پارەیە کورە سبێنەوە چ پێ گوتی نەمگوت هەتا دنیا کارێک نەبینیوە مالەکە ئەو عایلێ بە 10,000 بەڕێوە دەچیتن بە تویش ناکەی نابێ بەشە دەچی لێ لەگە منداڵان دەخافرێت چ دەکرد کابزانە هی وچی تۆ ڕۆژە 30,000 دێنیتەوە مالەکە 10,000 پارەیە کاوەرە بزانە وەرە بزانە بە حیاتی عەقڵ ناکە ئەمە چەند جار پێ بوو 10,000 پارە دیە ها کەی بەرێ شەوی گولە تو چ داوایەتە داوایە چ دەکاتن ها واسی لەبینە واسی لەبینە لە سبەیەوە پێم گوتیا هەتا دنیا کارێک نەبینایەتەوە مالەکە هاتیتەوە لە دەکەیدایە تەق تەق بابە هاوە 10,000 بینە 10,000 پارەیە بۆ خۆتیش داکەی واز بە کوڕی بێنە ئەگۆ من نازانم بەرێوە دەچن ئیشی چ کاریش هەیە ڕۆژێ تاوارێک لە دوو کشە دەکەم ئیشەکەم بەدەست ناکەویتن سەردار ئەمە ئەو کوڕەوانی ناوەتە سێو دنیانە بەخێو بکەی لەگەڵەوە بەخێو بکە ئێوەشی ئیش نەبیتن دوای ئەم پارەمەوەی سەرف کردیا دەبێ ئەوشیش بکە ئەو چی من ئەدی بەچ پیاوە ئەوە بۆ ئەوە بە خەڵکەیشی دەست دەکەی ئەدوو دەستت ناکەوێت کارە ئیشەکەم نۆبینەوە مادام قسە دۆ ئەمە نەدەبێت کار ببینەوە کاریش بە هەموو دنیایان گوت کە برادەر نەما لە چایخانێک لە بازاری ئیش نییە کاکە ئیش نییە پارە نییە چایخانە ئیش دەست ناکەوێت ئیش لە چایخانەی چ دەکات دەفڕ بکەوێت لە کێ بگەڕێت واز بۆ منداڵەی بێنە واسی لێ ناینم حەقەتە سەری نەبێت و ئەمن فێرم کردیە کە چ دەکات و چ ناکاتن کاری بە قسەی تو بکە کارە کرە وەستا لەو ڕۆکە دواوە لەو سەعاتەی لە سبەینێ دەربەمە دەرێ هەتا شەوێ نایە مالەکە لە 20,000 بینیەوە لە دەرکەی نەدەی نان نییە سەردارەوە چیە بیستان تەداخل مەکە تو تەداخل مەکە ڕەحمەتی بۆ منداڵێ بکە نەخۆشە نەخۆش ئەتو نەخۆشی ئەوە نەخۆشە ئەوە ئیش ناکە ئەمە چ نەبوو بم کاکە شاکە لە من فەوتاندیە هەموو ڕۆژێەوە نەخۆشە چ داوە تو نەخۆشم وادەتی وازم ڕەحمان بێنە چەند نەکردیە دواترینە ساخ بووی ئەمە پارەچی پەیداکەی لە بۆ بدەیت لە دوور بدەیت وازیان لێ بینە ئەو منداڵانە منداڵی منن بە خۆم دەزانم چیان پێ دەکەم و چیان پێ دەرێم سەردار باوکایەکی و هەدەکرێت بەڵێ دوایەوە چی دەوێتن نەخۆش کەتێ سەرمای بووە لە خۆی با پارداتەوە چا دەبی پەتای چێشی پێداکەوە کەس بە پاڵدانەوەی چاپۆنە ئەدنابێت دکتۆرێک ببینێ دکتۆری چی ببینیتن چی پێ دەرێت دکتۆر چی لێ دەکاتن چی لێ دەکات دکتۆر بەس پارەمان لێ بەردەداتەوە ئەگەر ئیشەکەت کردان دەزانی دکتۆر چی لێ دەکات ئیشت بکرد با ئیشت بکرد با پوچی ئیش نەبیتن لە چێ بکەم ئەمە ئیشی کاریش هەیە هەر دەڵێی لە چێ بکەم لە چێ بکەم ئەیا منداڵە بە چێ پارێ پێدا بکەم لۆی ئیش هەیە زۆرن لە بازاری ئەوانە دەبێ ئیش بکەن لەبەر چ بەخێومان کردینە گوێ بیتمانەوە بڵێ ها بەس دا بشنەوە هەلامە پارەیان لەسەر بکەیت لە جێ بین خۆم خەزێنەم نییە بابە خەزێنەم هەیە ئەدوژۆ بە فیدامە کە تێگەیشتی هەستەوە دیوچی تومارە چ بەڕێوە دەباتن سەردار پارەم دێبار بەمە دکتۆری پارە لە چێ بینم نیتم پارەم نییە ئەو کچە دەمرێ دیتتە چەند نەخۆشە دەلێرزێ نامری کەس بەسەرمایە نامری دوای ئەو 10,000 کاکەم ئیشی کردیەبی بە بزانە چی لێ دەکەی لێ بکەم ڕۆژکەم 10,000 بۆ دکتۆری نیتم هەرەوەدەم هەیە لە چێ بینم تێگەشتی گوڵام وەمە ڕۆیشتم قسەکان باش لەمەشی قسەکەینا لە 20,000 کەمتر بینیەوە دەرکە پێ ناکەمەوە تێگەشتی وەرجێن حەقمان بکەی خوارە عەبدوڕەحمان لە ڕاستیدا خەڵک دڵیان پێدەسووتێت و پارەی زیادەی دەدەنێ و هاوکاری دەکەن ئەگەینا بە بنێشت فرۆشتن 20,000 پەیدا ناکرێت. ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە بۆ عەبدوڕەحمان 30,000 ئیش کردووە وای پێ باش بوو 10,000 بخاتە لایەک بۆ ئەوەی بۆ ڕۆژانە بەکاری بێنێت کە پارەی کەم ئیش دەکەن. بەم هۆیەوە لە لێدانی باوچە ڕزگاری دەبێت بۆیە چووە بۆ لای مام ساڵح کە ئامۆزای باوچی بوو تا 10,000ەکەی بۆ هەڵبگرێت. مام ساڵح ئامۆزای باوچی عەبدوڕەحمان بوو لە باڕەفتار و سیفەتە خراپەکانی نێوانی لەگەڵی نەما بوو بەڵام کە منداڵی ئامۆزاکەی بە وەزع بینی بڕیاریدا کە پێویستە ئەو منداڵە لەم دۆخە خراپە دەربهێنرێت و بە یەکجاری ڕزگاری بکات. بۆیە تەلەفۆنی بۆ هاوڕێیەکی کرد کە پیاوێکی بازیکان بوو ناوی موڕاد بوو داوای هاوکاری کرد بۆ ئەوەی ئەو منداڵە بگەڕێنێتەوە بۆ قوتابخانە. موڕاد داوای کرد کە ئەویش بێت بەڵام ساڵح وتی من و باوکی عەبدوڕەحمان لەسەر ئەو ئەتوانە ناشرینانی نێوانمان باش نییە. پێی وت ماڵەکە نیشان دەدەم و من دەڕۆم
وە خۆت بەتەنیا ئەو کێشەیە چارەسەر بکات. موڕاد ڕازی بوو بۆیە بڕیاری دەبچێتە ماڵیان. زۆر سوپاس کار سەرکار. ئەوەی ڕاستی بی ئەو عەبدوڕەحمان دی لە بازار کاری دێت. لۆ ئیشەی خراپی کردیە؟ بێگومان نیشتێکی خراپی. خراپیەکەی لە چێ کاکە؟ کاک سەردار خراپیەکەی لەوەیە منداڵان نابی کاریان پێ بکرێت. ئەدی چ بکەن لەمارەدا بن ئیشت پێ لەسەر پێدانن یان لە کۆران لێمە شەڕبێن لەگەڵ منداڵی جیرانان. کاک سەردار دەبی بخوێنم. کاکە خوێندن لە بۆ فەقیران نییە، خوێندنی چی ئەمە بەخۆ مامۆستامان خراپە. خوێندنی چی ئەمە مەسرەفی مەکتەبێمان پێ ناکرێت. لۆ کاک سەردار ئەو منداڵانەی لەو شارەی دەخینن هەمووی منداڵان دەوڵەمەندن. کاکە ئەمە نیشم نییە. ئەو منداڵانە ناتوانن بخێنن لەبەرەوەی مەسرەفی مەکتەبێن پێ ناکرێت. داوە فەرموو ئەوەکەت بخۆ. زۆر سوپاس. دەست خۆش. دەست خۆش بدایە. دوای ئەوە ناودیت لە خۆی ئیشە چڕێک و پێک دەکاتن ڕۆژانە چی پەیدا دەکات مەسرەفی ماڵ و منداڵی. دوای ئەو خوشکەشی لە ماڵی ئەوەش نەخۆشە، یعنی ئەمن پشتم تەواو نییە، ئیشم پێ ناکرێت. ئەدی چ بکەین کاکە ئەمە؟ ئەی باشە لەو نایلێت برای خۆت شێ بکەیت. کاکە ئەمن پشتم تەواو نییە کەچ ئیشم نییە. دوای کارێکیش هەیە. ئیش دەکەنەمون هەیە. کاکە جەنابەت چی ئیش دەکەی؟ کاکە ئەمە بازرگانی خۆراکی دەکەم. بەڵێ. ئیشم باشە لە خوار بەزیارە. الحەمدوللا. دەتوانێت بێ لای منی شێ بکەیت. وەڵا کاکە ئەمن پشتم تەواو نییە، ئیشم پێ ناکرێت بخوات. زۆر چاکە. مادەم وایە لە بەخاتی عەبدوڕەحمانی ئەم مانگانە شتێکی لە عەبدوڕەحمانی دەوڕێتمەوە بەس بەو مەرجەی بستەوە قوتابخانە. مامۆستا شتی چ؟ موچەکی مانگانەی باشتان دەدەن. بەڵێ. لێ ناگەرێت چاوتان لە دەستی کەس بێت. والله ئەمە ممنونت دەبین. بەس یعنی کوم تێناگەم، یعنی مەبەستەکەت چییە، بارەکەی کو دەماندی، چمان لە بۆ دەکەیت و کاکە بەڵێ. ئەم هەموو مانجێ لە یەک ڕۆژی دێم لە دەرکەی دەدەم و زەرفێکی پارە دەدەمە برای خۆم. بەس بەو مەرجەی عەبدوڕەحمان بستەوە قوتابخانە. تەواو مامۆستا. ئەنێ کچە جوانش لە مەکتەبێ دەرات. نا والله ئەوەش سارەکە دەوام ناکە، عەبدوڕەحمانیشم 2 ساڵە دەکەی. ئێوە ماغەتێکی والله چ بکەم مامۆستا، ئەمن لە بیدایەتی بە جەنابیشتم بۆ ئینشاءالله جەنابی وەکو تو نمونەیان زۆر دەبیتن. ئەمن ئەگەر پارەم هەبیتن کەستە منداڵی خۆی چاوە. والله منداڵەکان دەڵێنەوە باشترین مەکتەبی و باشترین مەسلەفیشیان پێ دەکەم. بەس بەخوای مامۆستا ئەمن پشتم تەواو نییە، ئیشم پێ ناکرێت. دوای برادەری ڕۆژ هێتایەوە ڕێپیان بدەن ئیشەکەم لە بۆ بینەوە کەس ئیشم لە بۆ نابینەوە. بەخۆیان ئیشیان نییە ئەوانە. ئینشاءالله لە سایەی جەنابتان زیاد دەبیتن. زۆر سپاس دەکەی مامۆستا. کاکە سەردار ئەم لە خزمەت داما. ممنونی. کاک سەردار بەڵێ. ئەوەش کارتی دکتۆریە. بەڵێ. دەبێ دکتۆری وارێ ئەو کچە جوانە عیلاج کە و ئینشاءالله لەو 2 ڕۆژە بینێرەوە قوتابخانە. زۆر باشە مامۆستا گیان، بۆ دەکەم بەسەر چاو. دەست خۆش بوو. دنیاش لە قوتابخانەی کێشیان دروست کرد. بەڵێ. خەبەرێکی برای خۆت بدە دێمە قوتابخانە زۆر شان ممنونی جەنابتی مامۆستا. ئینشاءالله خوا لە سەد بە زیاد دەکاتن و زیاتر دەداتێت. ئەم لە خزمەت زۆر داما. زۆر بەخێر بێ مامۆستا. خزمەت داما کاک سەردار. ئینشاءالله لەو ئێوارەشان دەک خۆراک و ئەرزاقتان بۆ دێنێ. مارە باشە بێنە. زۆر ممنونی. ئەو مارە ئاوادان بێ ئینشاءالله کچە جوانە شوا شوا یا خوا بەخێر بێ مامۆستا گیان. بەخێر بێ سەر چاو مامۆستا گیان. ئێستاکە لۆ چ دەگری؟ لۆ دەگری چ بووە؟ لێیان دای؟ کورە قوتابخانەی چ کورە قوتابخانە چ تۆ پەیدا دەکاتن. بڕۆ لە خۆت نیشتەکە و نیشتەی بگرە دەڕۆی بشێ. ئێستا هەتا ئێوارێ 20,000 بدەینەوە باشە؟ مامە مرادی چ؟ کوری ئێکوانە جێژکێ خۆ مامە مراد لێکوانە نییە. واز بە مامە مرادی بینە. ئەو قسە گەورانە مەکە باشە؟ بڕۆ ئیشەکەت و 20,000شم لە بۆ بینەوە. لەبیر نەکەی 20,000 ئەگەر نا دەکەم لێ ناکەمەوە. دەبڕۆ دەی. گورج بە! باوکی پیاوێکی هێندە تەماح بوو. دوای مانگێک دووبارە عەبدوڕەحمانی لە قوتابخانە دەرهێنا و نردیەوە سەر شەقام. عەبدوڕەحمان ئەو ڕۆژەی زۆر گەڕا کەس بنێشتی لێ نەکڕێ و تەنها 3,000 ئیش کرده بوو. زۆر ترسا بچێتەوە ماڵەوە. لە ناکەم کابرایەکی لێ پەیدا بوو. کابرا لەفەیەکی بۆ کڕی و دەستی کرد بە هەڵقەڵەتاندنی منداڵەکە. پێیوت کارێکم بۆ تۆ دۆزیوەتەوە لەو کارەی ئێستات باشترە. بەڵام بە مەرجێک ئێواران نیوە بە نیوەی دەکەین. ڕۆژانە لەوانەیە تۆ بە تەنها 50,000 زیاتر دەست بکەوێت. عەبدوڕەحمان وتی ئیشەکە چییە؟ بابا انت بتبغى نشتي الكره خيري والله لكن خذ راحتك بابا انا باشتري شيء بقران باشتري شيء انا كانت تجي
عەبدوڕەحمان نەفسی زۆر بەرز بوو. دووبارە ڕای کردە لای مامە ساڵحی ئامۆزای باوکی. خودای گەورە عەبدوڕەحمانی پاراست لەدەست ئەو پیاوە خراپانە. بۆیە دیسان هاتەوە لای ئامۆزاکەی باوکی. مام ساڵح کە زانی دیسان باوکی دەری هێناوە لە قوتابخانە زۆر تووڕە بوو. کاتێ عەبدوڕەحمان باسی ئەو پیاوانەی دەکرد کە ڕۆژانە دێتە سەر ڕێگای و دەیانەوێت بیخەنە نێو کاری خراپەوە. بۆیە ئارامی نەما. چونکە دەیزانی ئەو باندانە چەند نەترسناکەن. بۆیە دووبارە تێڵی بۆ مڕاد کردو. مڕادیش وتی منیش بینی وە سوالی کردووە. ئەو ڕۆژە بینی بەڵام ڕای کرد. مڕاد وتی هەر ئێستا مناڵەکەم بۆ بێنە و دەچۆ باڵیا. السلام عليكم. براشد باشی؟ باشی بەخێر. کارسەردا دەمانە؟ ئەرە وڵا ژوورە. کارسەردار فەرموو مامۆستا چ بووە؟ چ بووە؟ فەرموو مامۆستا دانیشە دانیشم کارسەردار. لۆ دانیشی کاکە چ بووە وا لەگەڵ شەوشیاتی ژۆرەکە؟ چما کردی ئەمە؟ کارسەردار. بەڵێ پێشمانگوییەوە چێم هاتن چمان بۆ و چمان بەڕێهاتا. کاکە هەموو قسەکانی تومان جێبەجێ کردیە. جەنابەت موچەکت لە بۆمە بڕیەوە مارت ئاوا بین. ئەمە شەوامان نردیتەوە مەکتەبێکە. خەریکی خوێنی خۆیتی مامۆستا؟ خەریکی خوێندن نییە کارسەردار. باتی خەریکی چێ مامۆستا لە مەکتەبەیە ڕۆژی دەستە مەکتەبێکە. چ بووە مامۆستا تێم بگەێنە؟ تازە دیتم بەرۆزەیدا. زێت مامۆستا ئەمە فێرم کردی دەرۆزەی ها؟ کارسەردار. مامۆستا یارمەتەی چ کاکە؟ بەیانمەتی کارسەردار. پێم گوتی بەنی دەچە شەقام خەڵک غەدری لێ دەکات. چێ خەبی گەورەی کردی مامۆستا؟ پیا هەیە خەدەکە منداری من بکە؟ ئەوە نییە فێریەوەیان کردێکی بەرۆزەی بکە. لە کاتێک جەناب گوتی لەگەڵ ڕۆژێ 20,000 نێوەماری نان نابن. چێ فێری دەرۆزەی کردی گورە؟ ئەوە پێم گوتی بۆ دەرۆزەی بکە؟ کارسەردار. خەڵکی بێزەمی زۆرە. خەڵک فێریان کردیان. ئادەم ناتوانی مافی عەبدوڕەحمان دابین بکەی و هەست و سۆزی باوکایەتی بەرامبەری نییە. ئەوە ئەم لەگەڵ خۆم دێبا. مامۆستا قسەکانت خەڵکی تەواو. مامۆستا دوایەوەی جەرجی منە مامۆستا. ئەمن غەڵەتەکەم کرد. باوانە باجەکەی نەدەن مامۆستا. ئەمن پەشیمانم بەوەی کە کردی. لەبەر چەوە منداڵانە باجەکەی بدەن. پەشیمانم مامۆستا پەشیمانم. مامۆستا ئەوانە جەرجی منن مامۆستا. ئەمن غەڵەتم کرد. ئەمە باوانە باجەکەی نەدەن مامۆستا. کارسەردار. قسەکانت هەووی تەواو. هیوادار بۆ دوا پەشیمانت. پەشیمانم. تەمەنای ئەوەش دەکەم. بابەکی باش بوو منداڵەکان. پشت و پەنایان دیوە. لەژێر سێبەری خۆت دایانێ. بە تایبەتی عەبدوڕەحمان. هیچ دیکە نەستەوە بازاڕی پشت بکات. خۆیان داوای لێبوردن دەکەم. ئەمن غەڵەتم کرد. ئەو منداڵانە هیەوە بینەم یانیان سەر جاڕی. عەبدوڕەحمان ببوورە کوڕم ببوورە. مامەتیم بەتەواوی لە بۆ تا نەکرد. غەڵەت بوو. دەوایە ئێوە لە جێی باش داوەیشین. بخوێنن منیش بکەم.
بەرهەمێکی زۆر جوان دەبینی. ئەم بەرهەمە لەلایەن باخچەی منداڵانی کۆشی ناحکومی بە ئۆپەرێتی ئاشتی کەرنەڤاڵەکە جوانتر دەکەن. مامۆستایانی ڕاهێنەر مامۆستا چیا محەممەد، مامۆستا نورا ئیدریس. با هەمومان بینەری ئەو بەرهەمە جوانە بین.
تۆ دەبێت ڕۆژانە یاری بکەیت هەروەها مافی ژیاریکردنت هەیە بۆ ئەوەی هەز بە ئازادی بکەیت. ئەم گوڵەش وەکو تۆ حەزی لە شنەی بایە بۆ ئەوەی بە ئارەزووی خۆی بلەرێنێتەوە. ڕاستەکەی دایکە، زۆر سپاس بۆ ئەم هەموو زانیاریە. ڕۆڵە، ئەزانی چی؟ ئەبێ شتێکی تریشت پێ بڵێ. تۆ ڕۆڵەی منیت. لەبەر ئەوە پێویستە من هەموو مافێکت پێ بدەم بۆ ئەوەی لە دوا ڕۆژدا ببی بە کەسێکی باش و لە نێو کۆمەڵگا و وڵات ئاوەدان بکەیت. زۆر چاک تێگەیشتم دایکە. ڕۆڵی شیرینم. ئەزانی ئەمڕۆ ڕۆژی جاردانی مافی منداڵانە؟ چی؟ چۆن دایکە؟ ئەدەیتێن بگەێنە؟ کچی شیرینم، هەموو ڕۆژێ لەم ڕۆژەدا هەموو جیهان یادی ئەو ڕۆژە ئەکەنەوە و پێویستە لەسەر هەموو دایک و باوک و بەرپرسان و کۆمەڵگا و وڵاتیش مافی منداڵ بەرجەستە بکەن بۆ ئەوەی بە شێوەیەکی جوان پەروەردەیان بکەن. کەواتە دایکە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە. ئەی چۆن ڕۆڵی شیرینم دەتۆش بەم بۆنەیەوە گۆرانیەکی خۆشمان پێشکەش بکە. باشە دایکە. دەی منداڵان ئێوەش چەقڵە پۆلێتدا بۆی گۆرانی نابێت بۆ پێشتر بکە.
سپاس و ستایش و پێزانینی تایبەتمێ من وەکو بەڕێوەبەری قوتابخانەی شنگال بۆ بەڕێوەبەرەتی چالاکی قوتابخانەکان دەبێ هەموو لایەک ئەوە بزانن هەم وەکو پەروەردە هەم وەکو دایباب هەم وەکو هەر تاچێکی ئەو کۆمەڵگەیە پەروەردە و فێربوون و فێرکردن لە وڵاتە بەتەنیا زانست نییە بەڵکو ئەنجامدان و بەشداری پێکردنی قوتابیەکان لە تەواوی ئەو جۆرە چالاکیانە جات چالاکی هوەری بێ یا بەشداریکردنی بۆ نەویادەکان بێ یا هەر جۆرە چالاکێکی دیکە من وەکو خۆم زۆر بە زۆڕی دەزانم من پێم وایە تاوەکو بایەخ و گرنگی پێدانی زیاترمان بۆ بابەتە لاوەچیەکان هەبێ بە بەرامبەر بە بابەتە زانستیەکان چێ بەها کارامەیەکانی منداڵ چێ وانە وەرزشیەکان چێ وانە هوەریەکان چی وانە ئیتر بە جۆرێک لە جۆرەکان هەر بە هەرەیەکی منداڵ بایەخی پێ بدرێ من تەسەوڕ دەکەم چەندێک مناڵەکە حەزی لە فێربوون و فێرکردن دەبێ ئەوەندەی دیکە بایەخی دەبێ بۆ چالاکی هوەریەکان دەبێ ئەوە بزانین کە بینە ئەو قەناعەتەی داکوباب بێتە ئەو قەناعەتی حتا منداڵ دەرفەتی زیاتری بۆ نەڕەخسێ تاقی خۆی زیاتر بە دەرنەخا بەشداری نەکە لە هەموو ئەو ڕەغبەت و حەز و ئەو ئارەزوانەی کە هەیەی دڵنیا بن لەوەی کە ناتوانێت منداڵەکە بە هەرێو ئاستی زانستی خۆی بە شێوەیەکی وا ئەدا بکە کە کۆمەڵگە و کە قوتابخانە و کە پرۆسەی پەروەردە و کە وەزارەت و بە هەموو لایەنەکان کە چاوەڕێی ئەو نەتیجەیەن دەبێت لە نەتیجە ئەوە بزانین کە چەقی پرۆسەکە بە قوتابخانە و بە وەزارەت و بە بەڕێوەبەراتی پەروەردە و بە بەڕێوەبەراتی گشتی و بە قەزاوە بە هەموو شوێنەکان قوتابی چەقی پرۆسەکەی واتە هەمومان لە چەقی ئەو بازنەیە کۆ دەبینەوە کە پێی دڵێ قوتابی فهیوادارم هەموو داکوباوەکان و هەموو بەڕێوەبەرەکان و جەماعەتی و کۆمەڵی هەموو کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی بایەخیان زۆر زیاتر بی بە هەرە و بە بەها و بە ڕەغبەت و بەویستی و ئارەزوی منداڵەکان لە بەشداری پێکردن ینی لە کنیان ئەو کەڵچەرە و قەیوودە بشکێک کە منداڵ بەست لە بابەتی زانست بێ و لە بیرکاری بێ و لە وانە بابەتە زانستی سەرچیەکان بێ دەبێ بێنە ئەو قەناعەتەی منداڵ حتى تەنفیس نەبێ حتى تەفریغ نەبێ لە چێندەر لەو فراغانەی لە بابەتی وەرزشە هوەرە چالاکیەکانی دیکەیە منداڵ ناتوانێت ئاستێکی زانستی باشی لێەوە بەدەست بێنرێ چالێکی قوتابخانەکان دەستێکی باڵای هەبووە ڕۆڵێکی سەرەکی هەبووە ئەدایەکی زۆر باشی هەبووە لە ئاکتکردنی ئەو منداڵانە لە هێنانە پێشەوەی ئەو منداڵانە لە بەشداری پێکردنی ئەو منداڵانە لە تەواوی هەموو بۆنە ئەو یادانەی کە ساڵانە لە قوتابخانەکان و لە خارجی قوتابخانەکانیش بۆ نمونە لە یەکی شەشداکە جێبەجێ دەکرێت دەستخۆشی لە هەموو لایەک و دەستخۆشیش لە تەلەڤیزیۆنی پەروەردە کە دەستێکی ڕۆڵێکی باشی هەبووە لە پرۆسەی پەروەردە لە نمایشکردنی هەموو ئەو چالاکیانی قوتابخانەکان نیمایشێکی وای کردووە کە زۆربەی قوتابخانەکانی دیکەش بە شێوەیەکی دیکە چاو لە قوتابخانە بکەن کە چالاکێکی زۆریان هەیە سوپاس لە هەموو لایەک و دەستان خۆش بێ ئەمڕۆ بەشدار بووین بە چالاکێکی مافی منداڵان لەسەر هەولێرە شیرینەکەمان شارە شیرینەکەمان پێم وایە ئەمڕۆ ڕۆژی مافی منداڵان لە خۆمەوە پیرۆزبایی لە هەموو منداڵانی کورد و کوردستان ئەەکەم وی جیهان بە تایبەتی منداڵانی باخچەی باڵا پیرۆزبایی لە هەر هەمویان دەکەم پێم وایە کەوە مافی منداڵ هەموو منداڵێک مافی هەیە کە ئەویش مافی خوێندنێکی باشە تەندروستێکی باش ژینگەیەکی باش لە وڵاتێکی ئارام و سەربەخۆ بژین هەر هەمویان.